بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێ من یادگار فایەخمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانەکەشم لە بەغداوە لەگەڵمانە بێ بە سوپاسەوە جنابی دکتۆر موسەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵمانە بێ دیارە ئێوە شاگادارن دوای مشتومڕێکی زۆر ئەمڕۆ پەرلەمانی عێراق جارێکی دیکە ویستی دابنیشێتەوە بە شێوەیەک لە شێوەکان بۆ ئەوەی قسە و خوێندنەوەی دووهەم بۆ پرۆژه یاسای بودجەی 2018 بکرێت دیارە وەکو پەرلەمانتارانی کوردیش ئاماژەیان پێدا و لیژنەی لێکۆڵینەوەش لەناو پەرلەمانی عێراق لەلایەن ئومام حەموودیەوە پێکێنراوە ئەوترێت کە دانیشتنەکە ڕێژەی یاسایی بۆ کۆ نەکراوەتەوە و پەرلەمانتارانی کورد بایکۆتی و دانیشتنیان کردو لە کۆتاییدا دانیشتنەکە بۆ ڕۆژی سێشەممە دواخراوە هەرچەندە باس لە واکرێت کە ژمارەیەک پەرلەمانتاری کورد بەشداری دانیشتنەکە بوون ئێمە مەبەستمانە قسە لەسەرەوە بکەین کایە لەم پرۆژه یاسای بودجەیی کە فشارێکی زۆر لەسەر پەرلەمانی عێراق بۆ پەسەندکردنی تێبینیەکانی کورد جێگا دەکرێتەوە ئەم باس لە واکرێت کە کورد چاوەڕێ بۆ حەیدەر عەبادی پشکەکەی لە 12 بۆ بکە بە 17 بەڵام ئێستا باس لە واکرێت کە حەیدەر عەبادی لە دەستکاری لە پرۆژه یاسا دەستکاری کراوەکە کە ئەوترێت بەم زواناگاتە پەرلەمان 40 میلیارد دیناری دیکەشی لە پشکی کورد کەم کردوتەوە و غەدرێکی زۆری لە هێزی پێشمەرگەی کوردستان کردووە ئەمەوێ بزانم کە ئایا فشارەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی هیچ کاریگەریەکیان ئەبێت وە کورد و فراکسیۆنە کوردستانیەکان بەنیازن چی بکەن لە ڕۆژانی داهاتوودا بەڕێز دکتۆر موسەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارلەمانی عێراق سڵاوتان لێبێ بەو پرسیارە دەست پێ یەکەم دانیشتنی ئەمڕۆ بۆچی کوردیسان بایکۆتی کرد و ئایا دانیشتنەکە دانیشتنیەکی یاسایی بوو سڵاو ڕێزم بۆ جنابەت کاگیادگار سڵاو ڕێزم بۆ هەموو بینەرانی بەڕێزی کوردستان 24 لە ڕاستیە ئەوەی کە یعنی ئەمڕۆ کرا نەخێر نایاسایی بوو و ئەمڕۆ یەکێ لەو ڕۆژانە بوو کە زۆرێک لە پەرلەمانتاران بە تایبەتی ئەوانەی سونە و هەندێک لەوانەی تر کە کێشەی شەهادەیان هەیە فشارێکی زۆریان دروست کردووە لەسەر فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمان ئەمڕۆ دوو وەفدی سونە هاتن جارێک بە سەرۆکایەتی سەلاح جبوری کە ئێستا سەرۆکی یەکێتی هێزە یەکگرتووەکانی عێراقە و جارێکیش بە شەخسی سەلیم جبوری خۆی سەرۆکی پەرلەمان هاتن بۆ لای ئێمە کۆبوونەوەیان لەگەڵ کردین داوایان لێکردین کە بەشداری دانیشتنەکان بکەین و بەڵێنیاندا کە دانیشتنەکان باسی بودجەیتیانە و ئێمە ئەمانزانی بۆ باسی بودجەیتیانە ئەمانزانی کە ئەوان باسی بودجە باسیکی کێشە لەسرە ڕەنگە ببێتە هۆکاری نەکردن تەواو نەبوونی نیساب بەڵکو بێتە هۆکاری بشێوی و کێشە لە ناو پەرلەمانە چونکە ئێمە ئامادەین بە هەموو وەسائلێک ئەو دانیشتنەی پەرلەمان تعتیلکەین و ڕێگەی پێنەدەین بۆیە ئەیانویست بەڕاستی لەژێر فشاری ئەو خەڵکانی کە سوودمەند دەبن لەم گۆڕانکاری یاساییە ئێمە ڕازیکەن کە نیساب تەواوکەین بۆی ئەوان دەنگدانێکی یاسایی بکەن لەسەر ئەم گۆڕانکاریانەی کە لە یاسایی هەڵبژاردنەکاندا کراوە ئێمە من ڕێیم وا بوو بەو بەڕێزانە شمود لە سەرۆک فراکسیۆنە کوردستانیەکان کە ئێمە ئەمە ئێستا کارتێکە بۆمان هاتووە لەم کارتی فشارە سوود وەرگرین بۆ ئەوەی کە مووقفی خۆمان لە بودجە بەهێزتر بکەین چونکە ئەوان ئاماژەیان بەوا کرد کە ئێمە هاوڕاین و ئامادەین کە هاوکاری لەگەڵ ئێوە بکەین بۆ ئەوەی کە مەرجەکانتان لە بودجە جێ بکرێتەوە و ڕێزی لە بیگیرەوە بەیەکەوە تەنسیق بکەین لەسەر ئەمە بەس من ئەمزانی جەوهری ئەم پەیامەی ئەوان باسی دەنگدانەوەی لەسەر ئەم گۆڕانکاری یاساییەی کە تایبەتە بە شەهادەی بەکالۆز بکرێ بە شەهادەی دواناوەندی یا بە ڕێژەیەکی دیاریکراوە بکرێ بە شەهادەی دواناوەندی ئەمە ئەم جەوهرەکە ئەوە نییە ئەوان هاتبن بۆی لەگەڵ ئێمە تەنسیقن لەسەر بودجە پێشنیاری من ئەوە بوو کە ئەم گۆڕانکاری یاساییە مادەم ئێوە بەداتانەوە زۆر گرنگە ئێمەش ئامادەین تێیپەڕێنین لەگەڵتان بەڵام بەمەرجێ ئێوە هاوکاری ئێمە بن لە مەسئلەی بودجە و ئەمەش پێویستی بەوەیە ئێمە دڵنیابین ئەم هەڵوێستی ئێوە هاتوون بۆ لای ئێمە هەڵوێستی هەموو سونەکانە و ئێوە ئامادەن لەگەڵ ئێمە ڕێکەوتنێکی مزا بکەن لەسەر ئەم بابەتە پێشنیاری ئەوم کرد کە کەس لە ئێمە بەشداریم دانیشتنی ئەمڕۆ نەکا بۆی فشارەکانمان بەهێزتر بێ لەسەر مەسئلەی بودجە و ئێمە شەو کۆبوونەوەیەک بەشداری دانیشتنەکەی سەرۆکایەتی هەموو فراکسیۆنەکانی کورد و سونە بەڵام بەداخەوە دوایی هەندێک لە فراکسیۆنەکان نەک فراکسیۆنەکان هەندێک لە ئەندامانی فراکسیۆنە جیاوازەکان کەوتنە ژێر تەسیری ئەوەی کە با ئێمە بڕۆین ئەوان ڕازیکەین ئەمڕۆ بەبێ ئەوەی دڵنیابن لەوەی باش ئەوان دوای چۆن ئێمە ڕازیەکەن من دڵنیا بووم لەوەی کە ئەوان ئێمە بەجێ دێڵن لە ئەمانە هاوڕێی نیوەڕێگەن ئەوەی کە ئێستا بەلایەنەوە گرنگە ئەوەیە ئەم یاسایە تێپەڕێەوە ئەوان هەندێکیان دەرفەتیان پێ بدرێتەوە جارێکی تر ببنەوە بە پەرلەمانتار ئەمە کێشەکەی ئەوانە
بۆیە هاتوون هاوسۆزی بۆ مەسەلەی بوجەش لەگەڵ ئێمە دەرەبڕنە گیناو ڕۆژەی ئێمە شەڕمانە کرد لە تا پەکمان خست دانیشتنەکە هەندێک لەمانە لەسەر مەنەسەکە بوون بۆ خوێندنەوەی یاسای موازنە و بوجە کە ئێستا هاتوون ئەڵێن ئێمە هاوسۆزین لەگەڵی ئەوە منم ئەمویست ئەو مزداقیەتیان تاقیکەم و بەڵام بەداخەوە هەندێک لە فراکسیۆنەکان چوون بەشداریان کرد ئێمە بە هیچ شێوەیەک بەشداریمان نەکرد و قەناعەتمان وا بوو ئەمە هەڵوێستێکی هەڵەیە و پێویستە ئێمە خۆ بگرین مادەم ئەوان ئیشیان بە ئێمەیە بە ئەمیشیان بەکاربێنین بۆی لە مەسلحەتی خەڵک و قوتی خەڵک منوتم بەڕێزان ئەرە قوتی خەڵک مهمە یاخود مەسلەی هاتنە کاندیدکردنەوەی هەندێک لە پەرلەمانتاران مهمە چونکە ئەمە هەندێک لە فراکسیۆنە کوردستانەکانیش ئەم کێشەیان هەیە کە هەندێک لە ئەندامانی پەرلەمانیان یعنی ئەو بڕوانامی بەکارلێسیان نییە و ناتوان خۆیان کاندید بکەنەوە ئێمەش هاوکارێک لە وڵاتیانی کوردستانیش وە بۆ بەکێشێکی گەورە و چارەسەرێکی عەبقەریش زۆر بە خێرایی بەڵێ ئاماژەیەک بەوە بەی ینی کێ ئەتوانێت لە خولی داهاتووی پەرلەمانی عێراق خۆی کاندید بکە لە ڕووی بڕوانامەوە لە ڕووی تەمەنەوە قسەیەکش لەسەرەوە بکەی بۆچی ژماری کورسیەکان زیاد کرا ئێمە کورتەی باسەکە ئەمەیە کە ئەوەی کە کێشەی لەسەر بوو مەرجەکان تقریبا وەکو خۆیەتی ئەو مەرجەی کە گۆڕا و شایانی باسە ئەمڕۆ بوو بە کێشە لەسەری مەسەلەی تەنها بڕوانامەیە بە پێ ئەو یاسایی کە حکوومەت نردبووی و بە پێ ئەوەیشی کە لە ناو پەرلەمانە دەنگی لەسەردرا بەکارلۆس کرایە مەرج بۆ هەر کەسێ بێ خۆی بپاڵەیە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دواتر ئەمە تەعنی لێدرا لە محکەمەی اتحادی محکەمەی اتحادیش تاکیدی کردەوە کە ئەم تەعنە ڕەفز ڕەدەکرێتەوە چونکە بەکارلۆسکردنە مەرج بۆ ئەندامی پەرلەمان گونجاوترە تا دواناوەندی لەبەرەوەی کە ئەندامی پەرلەمان پلەی وەزیرە لە عێراقا و پلەی وەزیریش بە مەرج بۆی گیراوە لە یاسا کە بێ بەکارلێسیە بێ و کەسێ بێ بە وەزیر سروشتی وایە کە ئەو کەسە شێبێتە پەرلەمانتار ئەو مەرجەی تیابێ کە لە وەزیرا هەیە و ئەگەر بێت و بە مەرجگرتنی بەکارلێوز نادەستوری بێ بە مەرجگرتنی دواناوەندیش هەر نادەستوریە ئەکەواتە ئەو کاتە بێ بڵێن هەر هاوڵاتێکی عێراقی مافی هەیە حتا خوێنەوار بێ یا خوێنەوار نەبێ چونکە ئەگەر مادەم هەر مەرجێک بگری داد نادەستوری بێ بەکارلێوز نادەستوری بێ دواناوەندیش نادەستوریە محکەمەی اتحادیەمە ڕەت کردەوە بەڵام دەواازەیەکیان بۆ دۆزیەوە کە بە هەموارکردنەوەی یاساکە بێنەوە بۆ ناو پەرلەمان بە شێوازێکی نایاسایی ئەبواە ئەو مقتەرەحی تعدیلە بنێرایە بۆ لژنەی یاسایی لژنەی یاسایی کۆبوونەوەی لەسەر کردایە بە راپۆرتێک بیناردایەتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان بیخستایەتە ئەنجێندای کارەوە مدەی طبیعی خۆی پێ بدرایە بۆی مناقەشە بکرێ لە دوای ئەوە مدەی پێ بدرایە بۆی تەسوید کرێ هەموو ئەمانە لە ماوەی هەفتێک دەڕۆژە هەڵپڕووسکێنران بە مەرجی ئەوەی کە یاسا لە کاڵای باڵای هەندێک کەس بدورێن ئەم یاسا لە کاڵای باڵای هەندێک کەس دوورینە لە ڕووی مەبدەئەوە ئێمە ئەمەمان ڕەفزە لە ڕووی مەبدەئەوە ئەو سلوکەی کە ڕئیسی پەرلەمان ماوەیە کە بۆ بوجە و بۆ ئەم قانونە پەرلەمانی پێ ئەبا بڕێەوە شەرمەزاریە نایاساییە و دژە لەگەڵ پەیڕەوی ناوخۆ و ناڕاستە بەڵێ بەڵێ مادام ئەم ڕەفتارانەی ئەم دوایەی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕەفتاری نائاسایی و نایاساین و کۆمەڵێک بۆ نمونە پرۆژەی دانیشتنەکان یاخود دانیشتنەکان و شێوازی دانیشتنەکان لە پێش 48 ساعت ناگاتە دەستی پەرلەمانتار بۆ شتێک پەرلەمانتارە برێتە ژوورەوە لە ژوورەوە دەنگدان و خوێندنەوە بۆ بابەتێکی دیکە ئەکرێ ئەم شتا بۆچی لە محکەمەی فیدراڵی لە دادگای فیدراڵی ئێوە وەکو کورتانەی لێ نادەن ئەمڕۆ باسی ئەومان کرد من لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەم سلوکەم شەرمەزار کرد کە ئەمە بە گاڵتەجاری دام لە قەڵەم ئەمە گاڵتەجاریە و ئەمە ڕێزنەگرتنە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە یاسای ئێمەیە و ئەمە بێگومان تاعنی لێ ئەدرێ و ئێمە ئاگامان لێیە کە ئەمڕۆ تاعنێک ئامادەکراوە بەیانی ئەنێرێ بۆ محکەمەی اتحادی تر هەر کەسێک ئەو تاعنە بکە ئێمە بین غەیری ئێمە بین کێشەیەکی گەورە نییە بەڵام بەرحاڵ ئەو تاعنە ئامادەکراوە بنێرێ بۆ محکەمەی اتحادی لەلایەن هەندێک لە پەرلەمانتارانەوە و ئێمە تاکید لەسەرەوەکەینەوە پێویستە پەرلەمان بگەڕێتەوە سەر سروشتی خۆی و ئەو ناپاکەی لە ژماردنی نیسابە هەیە کۆتایی پێبێ چۆ جاری پێشوش کە یاسای بودجەیان هێنا بەڕاستی نیساب نەبوو و نەوعێک لە فێڵکردن بوو و ئەمەی کە سەرۆکی پەرلەمان ئێستا ئەیکا بەڕاستی لەگەڵ هیچ پێوەرێکی میهەنی پیشەیی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە ناگونجێ
باشە جێگرەکانی چ دەسەڵاتێکیان هەیە لەم بابەتە دکتۆر موسەنا لە کاتێکدا یەکێک لە جێگرەکانی سەرۆکی پەرلەمان کوردە ئایا ئەوان ناتوانن هیچ دەستێوەردانێک بکەن بۆ ئەوەی سەرۆکی پەرلەمان بە شێوەیەک لە شێوەکان بە شێوەیەکی خراپ دەسەڵاتەکانی بەکار نەهێنێت؟ من قەناعەتم وایە ڕۆڵی خۆیان وەکو پێویست نابینن نەخێر و ئەبوایە ڕۆڵێکی بەهێزتر بووانە بەهێزتریان هەبێ لەوەی کە ڕێگە نەدەن سەرۆکی پەرلەمان بەم شێوەیە ئەم مەسائلانە پسە پێنێ و تێیپەڕێنێ و ئەوە بەرپرسیارەتیە کە ئەبێ ئیستیدراکی بکەنە گینا مێژوو ڕەحم بە کەس ناکە و من قەناعەتم وایە نەخێر ئەو دوو جێگرەی سەرۆکی پەرلەمان لەگەڵ ڕێزم بۆ هەردووکیان وەکو پێویست لەم بوارە ڕۆڵی خۆیان نابینن ئەو ڕۆژە من چوومە لای یەکێک لەوانە کە هەمام حمودیە پێم وت لە وەختی ئەو شەڕی کردمان لەسەر بووجە وتم بەڕێز تۆ لە خوا بترسە پیاوێکی مسڵمانی ئەم دانیشتنە نایاساییە چونکە ڕێژەی یاسایی نییە وتی نا دکتۆر یاساییە جاگەر یاسایی نییە بچن تانی لێبن وتم تانی لەکوێ لێبین ئەمەکەی وەڵامێکی تەندروستە وتمە زانیم وەڵامێک و جەناب دوایە چۆنە کردمە گاڵتە لەگەڵی وتم وەکو ئەڵێن جوحاوتێتی ئێمە ناوەڕاستی زەویە و توانە بەڵگەچیە و توێتی بڕۆبی پێوە وتمم جوابیت بۆ منیش بۆ وەکو تو بۆ من وەکو ئەمەیە ئەوە نیسابە لە بەرچاو تا بیژمێرە فەرموو بەس ئەو ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان خۆی داوای لە هەندێک پەرلەمانتان کردووە هەستن نیساب بژمێرن لە کاتی ژماردنە هێشتا نەتیجەکەیان ناوەتێتەوە قبول کرا بە زۆرینە زۆر سپاس دەستان خۆش بێتەوە یعنی نەخێر خۆی پێوتون هەڵسن بژمێرن پێش لەوەی ژمارە تاواکن ئەو هاواری کردو توێتی قبول کرا دەست خۆش باشە دکتۆر موسەنا ئێمە ئەوەی کێشەیە لە لامان پەرلەمانتارە کوردەکان کێشەیە لە لای ئێمە بەڵێ فەرموو ئەوەی کێشەیە لە لای ئێمە ئەوەیە کە فراکسیۆنە کوردستانیەکان تا ئێستا هەڵوێستێکی باشمان هەبووە لە بەتایبەت لە پرسە گرنگەکانی وەکو بووجەوەمانە بەڵام بەڕاستی تەشوشێک دروست بووە لە ناوەن فراکسیۆنە کوردستانیانە هەندێک بەڕێز هەمیشە بە هەندێک ئاڕاستا ئەخوێنن و هەندێک کێشە دروستەکەن بۆ ئەم یەک ریزیە ئەمڕۆژ ئەمەی کە کرا ئەمڕۆ هەڵەیەکی گەورە بوو کە هەندێک لە فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان و نازانم برانی کۆمەڵ کەسیان لە ژوورەوە بوون یان نەبەس ئەوانیش هاوڕابوون لە سەرەوەی کە بچین ئەمە تێپەڕێن بەڵام ئەمە هەڵەیە چونکە ئێمە ئەمڕۆ کارتێکمان هەبوو لە دەستماندا ئێمەمان توانای ئەوانەی کە سوور بوون لەسەرم گۆڕانکاری یاساییە بەکاربێنین بۆی کە کەمێ قووەتێک هۆکاری ئەوە بوو ئەم کاتی شارە کە دەمێکە کاتێکی وا بۆ کورد دروست نەبوو لە پەرلەمانی عێراق لەدەست بچێت بە شەخسی داوام واللهی بەداخەوە من ئەڵێم یعنی تێگەشتنی ئەوان وا بوو کە ئەمە بچین ڕازیان کەین و ئاخر دوای ئەوانیش هەڵوێستیانە بێ لەگەڵ مناوتم بەڕێزانەوەوانە ئێمەیان ئەوێم یاسایەمان پێ تێپەڕێنن ئەوانە گەر هەڵێستی جدیان هەبووە لەگەڵ ئێمە بۆ ئامادەنین ئێستا ڕێکەوتنێکی امزا بکەین بۆ ئامادەنین کۆبوونەوەکە بخەنە سبەینێ ئێمە بێن سبەینێ یاساکە تێپەڕی خۆ ئێمە کێشێکی گەورەمان لەگەڵم تعدیلە یاساییان نەبوو بۆ معنایی کە ئەمە کارەساتێک کە دنیاوێرانە بێگرت ئەم تعدیلەی قرار کرد بەس ئەوەی کە کێشەمان هەبوو لەگەڵی بە نایاسایی قرار کرێ هەڵپڕوستێنرێ لە کاڵای باڵای هەندێک کەس بدوورێ ئەمەیە کێشەکەی ئێمە لەگەڵ ئەم گۆڕانکاری یاسایی کە ئێستا کراوە کە نایاساییە بەڕاستی نایاساییە و هیوادارم محکەمەی اتحادی هەڵوێستێکی بەهێزی هەبێ و ئەم مەحزەلەیە کۆتایی پێبێنێ خوێندنەوەی زیاتر بۆ پرۆژە یاسای بودجەی 2010 عێراق بۆ ڕۆژی سێشەممە ئایا ئەمە بەهۆی کوردەوە کراوە یاخود هۆکارێکی دیکەی لە پشتەوەیە؟ لە ڕاستیا هۆکار ئەسڵەکەی ئەوە بوو کە ئەیانویست ئەم یاسایە تێپەڕێ بۆیە بابەتی بوجەش بابەتێکە دیارە کێشە و شەڕ دروستەکە تایسە ئیتفاقی لەسەر نەکراوە حتا سونەکانیش کە خەڵەتێنرابوون کە مەرجەکانیان قبول کراوە ئێستا بۆیان دەرکەوتووە لەو ملاحەزاتە تەکمیلی کە سەرۆکایەتی وەزیران نردوێتی ڕێز لە پێشنیارەکانی ئەوانیش نەگیراوە ئەیانزانی کە ئەمە ئەبێتە هۆکاریەوەی ئەم دانیشتنی ئەمڕۆ تێک بچێەوە ئەوانش ئەیانویست ئەمڕۆ ئەم گۆڕانکاری یاسایانە تێپەڕێنن بۆیە خستیانە سێشەمەش تەمان لەبەرەوەی دووشەمە عادەتەن کۆبوونەوەی لیژنەکانە لەبەرەوەی خستیانتە سێشەمە ظاهرەن بۆ ئەم بابەتە بەرحاڵ من قەنەعەتم وایە کورد پێویستە بە هەموو توانایەکی شەڕی ئەوە بکا کە مافی نەخورێ لە بوجە چونکە ئەمە هەڵوێستێکی زۆر هەستیارە و زۆر گرنگە بەنسبەت هاوڵاتیان ئێمە ئێستا گرنگتر نییە لە قوت و نانی مناڵەکانیان بەڵێ لەو کاتەی کە کورد چاوەڕێیە پەرلەمان و شیعە و سونەکان و شەخصی حەیدەر عەبادی
پشکی کورد دەستکاری بکات و نۆتیێبینیەکەی کورد هیچ نەبێ بەشێکی لە بەرچاو بگیرێت باس لەواکرێت کە ڕەشنووسێکی دیکەی دەستکاریکراوی پرۆژە یاسای بودجەی 2010 ڕەوانەی پەرلەمان کراوە تێیدا ینی لە 6 تریلیۆن و 643 ملیارەوە کە 12.67 ئەو ڕێژەوە و پشکاکە نزیکەی 40 بۆ 50 ملیاری دیکە لەلایەن عەبادیە و لەو پارەیە کەم کراوەتەوە ئەم زانیاریانە مەبەست بە جەنابتان بۆمان پشتڕاست بکەنەوە. منی شەر وەکو بەڕێزت ئەو زانیاریانم لەلایە لیژنەی دارایی ئەمڕۆ باسییان کرد کە نزیکەی تقریبا 100 ملیار دیناری تری کەم کردووە لەو پشکەی کە دانرابوو بۆ کورد و هیچ تێبینیەک لە تێبینیەکانی ئەمەی بە هەندوەر نەگرتووە لەو راپۆرتە نوێی کە نردوێتی لە لیژنەی دارایی هەیە و ئەمەش مانای ئەوە ئاگەیەنێ ئەم بەڕێزە سوورە لەسەر قۆڵبادانی ئێمە و سوورە لەسەر ئەو سیاسەتە غەڵەتە نادەستوری و نایاسایی کە گرتوێتێ بەر بۆ برسیکردنی خەڵکی ئێمە و استعدادی حەقیقی نییە بۆ چارەسەری هیچ کێشەیەک و بە ملهڕانە ئەم وڵاتە بەرێ بەڕێوە ئێمەشە بێ هەموو توانەکانمان بخەینە گەڕ بۆی سنوورێ بۆ ئەم گاڵتە جاڕی و ملهوڕی و گوێنەدانە دابنین و ئەو بەڵێنانەی کە بە ئێمەی دابوو کە وەزارەتی دارایی کە ئێستا سەرۆکوەزیران خۆی وەزیری داراییشە بە وەکالەت ئەو بەڵێنەی بە ئێمە دابوو کە لەگەڵ وەزارەتی دارایی لیژنەکانی ئێمە کۆ ببنەوە بۆی چارەسەری ئەم سیغانە بکەن ئەو لەوەش ڕازگۆ نەبوو پێش لەوەی کە کۆبوونەوەکان لەگەڵ ئێمە ئەنجام بن خۆیان هەندێک گۆڕانکاری شەکڵی نردویانە کە ئێستا پشکەکە ئێمەی کەم کردوتەوە نەک زیاییکە ئەمەش یعنی بەڵگەیەکی ترە کە ئەیسلمێنێ ئەم بەڕێزە وەکوتم سیاسەتی قۆڵبادان و ملهوڕی پەیڕەویەکە و بێ سنوورێک بۆ ئەم عەقڵیەت و بیرکردنەوەی دابنرێ و ئەبێ ئێمە کەواتە دکتۆر موسەنا حەیدەر عەبادی ئەوێت هەموو فراکسیۆنەکان لێرە کورد بە تەواوەتی پەراوێز بخات و تەعجیمی بکات یان مەبەستێتی کە پرۆژە یاسای بودجە تێنەپەڕێت. هەردوو ئەگەرەکە هەیە من لە سەرتاوە شۆ لە ڕاگەیانەکان ئەوەمە وتوە لە ناو پەرلەمانی ژوتمان پیاوە بودجەی ناوێت گەر بودجەیە بۆ نایە لەگەڵ خۆ کارێکی ئاسانە بێ دووسێ تاقم هەیە لە ناو دووسێ گروپ هەیە لە ناو پەرلەمانە تێبینیان هەیە کورد تێبینی هەیە و پارێزگایانی کە نەوت بەرهەمەیەنن تێبینیان هەیە و سونە ناوچەکانی ڕۆژاوای عێراق تێبینیان هەیە بێ لەگەڵم سێ گروپە یەکی سێ چوار سەعاتانی شێت تێبینیەکانیان ئەمەیان ئەبێ و ئەمە نابێ و ئەمە نیوەیە بێ نیوەی نابێ و وەرن باڕێکەوین و سیاغاتێک دانین کە کێشەکە چارەسەر بکە بەس دیار بوو کە ئەو نەیەویست ئەمە بکە من وا شخصی خوا نازانم یعنی ئەوەی لێ ئەخوێنرێتەوە کە بودجەی ناوێ بەس وا نازان مەسلحەتیشی بێ کە بودجە تێنەپەڕێ چونکە ئەگەر بودجە تێنەپەڕێ دەستکراوە نابێ بۆ ئەوەی کە ئەو وەفرە مالیەی کە ئێستا هاتووەتە سەرداهاتی عێراق لە زیابوونی سعری نەوت لەوانەیە نەتوانێت تەسەڕەفی پێوە بکە بەو شێوەی کە خۆی بێوێ بەرحاڵ کێشەی بۆ دروست دەبێ ئەگەر بێ بودجە تێنەپەڕێ بەڵام ئەو چۆنی حساب کردووە کە تێنەپەڕاندنی بودجە باشترە بۆ ئەوان لەوانە من ناتوانم ئێستایش بڕیارێ بم نازانم بەڵام ئەوەی کە پێویستە من ویستم بڵێم من لێرە شۆ داواکەم لە هەموو فراکسیۆنە کوردستانیەکان داواکەم لە سەرۆکی کۆماری عێراق کە لە پشکی کووردە داواکەم لە بەڕێزجێگری سەرۆکی پەرلەمان داواکەم لە هەموو وەزیرە بەڕێزەکانی کورد هەردوو وەزیرەکە و هەموو پلە باڵەکانی کورد هەمومان پێکەوە بەم زوانە ئامادەی خۆمان حازرکەین بۆ ئەوەی کە بەغدا بەجێ بێڵین بۆ ئەوەی کە ئێمە فشارێکی حەقیقی لەسەر ئەم نیزامە سیاسی دروستکەین چونکە بەڕاشانەوە لە پرۆسی سیاسی لە عێراق چارەسەرە دکتۆر و میکەیسە حەیدەر عەبادیەی کامەترسیە پشکشانەوە ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێ لە پرۆسی سیاسی بۆ ئەوەی کە فشارێکی حەقیقی دروستکەین لەسەر ئاستی نێودەوڵەتی و بتوانین دەنگی خۆمان بگەێنین بڵێن ئەم بەڕێزە بە شەق و بە دەبابە ئێوە عێراقی بوون بسەپێنێ لەسەر ئێمە بەڵام لەولاوە ئامادە نییە بە گەشە پێدان بە ڕێزگرتن لە داخوازیەکان بە تێرکردنی برسیەکان بە ناردنی موچە بە پارەی فەلاحەکانمان کە یاری پێکا 4 ساڵە بەمە ئامادەنی عێراقی بوونی ئێمە بسەلمێنێ بەڵام بە شەق و دەبابە بێتە سەر کەرکووک و ناوچەکانی تر بەوە ئامادەیە کە عێراقی بوون لەسەر ئێمە بسەپێنێ و ئەمە سیاست و نەهجێکی غەڵەتە نابێت کورد قبوڵی بکە و بێگومان پێویستە ئەم کێشەیە بە زووترین کات چارەسەر کرێ لێرەشەوە داواکەیەکی ترم هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە تکاکەم حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە واز لەم مینج و ناشەفافیەت و شتتان بێنن واز لەم مینج و ناشەفافیەتان بێنن ئەو مەلەفانەی کە ئاشکرای ناکەن بیکەن ئەو داهاتەی تەسلیمی ناکەن بیکەن تکایە بۆی کە برسیەکانی ئێمەی تر کۆتایی بە معاناتیان بێ ئەو خەڵکە دامەوەی ئێمە کە چاوەڕانی موچاکە کۆتایی پێبێ کە ئێوە خۆتان ناتوانن موچە بدەن بە عالەم
پێت وایە کە فشارەکانی عێراق و ڕەفتارەکانی حەیدەر عەبادی بەشێکی یاخود زۆرینەی بۆ واگەڕێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە سیاسەتێکی باش بکات و نەیتوانیوە کە دڵی هاوڵاتیەکانی خۆی ڕابگرێت و نەیتوانیوە کە ژیان و گوزەرانێکی ڕێک و پێکیان بۆ فراهەم و دابین بکات؟ 100% طبعا ئێمە چی پێویستمان بە حەیدەر عەبادی بۆ گەربێت و حکوومەتی ئێمە حکومڕانیەکی باش و ڕەشید و شەفاف و چاکی هەبوایە. ئێمە هەر بەداهاتی ناوخۆمان توانی کۆمەڵێکی زۆر لە کێشەکانی خۆمان چارەسەر بکەین. بەس داهاتی وڵاتی ئێمە بەڕاستی بەداخەوە تاڵانەکرێ ناشەفافە وەکو پێویست نییە ئیدارە و بەڕێوەبردننی وڵاتی ئێمە زۆر بە تاکڕەوانە کراوە خەلەلی گەورە دروست کراوە ئێستا عەبادی ئەیاتەوە بەڕووی ئێمە ئەڵێ لیستان ناشەفافە و نەوتان نازانم بە سەلەم تا نازام کەی فرۆشتووە و واتان لە نەوتی کەرک و کردو واتان ئەوەنە بندیواری و گەندەڵیتانەوەنە خۆمانە هەمووشی ڕاستە هەرچەنە ئێمە هەرگیز پشتیوانی ئەم خیتابەمان نەکردووە لە بەغدا بەس من بە کوردی بۆ حکوومەتی هەرێم حکوومەتی خۆمانە بۆ وەقسە ئاکەم ئەڵم تکاتان لە یەکەم بیانویان ببڕن با ڕووی ڕاستەقینەی سیاسەتەکانی عەبادی دەرکەوێ با هیچ بیانویەکی بەدەستەوە نەمێنێ بۆ نایەن بۆچی ئەبێ من لە عەبادی ببیسم کێشەی گرنگترینش حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا بیکات چییە بە ڕای جەنابتان دکتۆر؟ بە قەناعەتی من هەر مەرجێک لە دەستوری عێراقیە جێی ببێتەوە پێویستە ڕاستەوە خۆ دەست بەجێ حکوومەتی هەرێم جێبەجێ بکە بۆ ئەوەی ئەم ڕووی ڕاستەقینە ئەم کابرایە دەرکەوێ ئەگەر ڕازگۆیە میلەتەکەی ئێمە با فەرموو هیوادارین ڕازگۆ بێ بابێ کێشەی میلەتەکەی ئێمە چارەسەرکە و ئەگەریش ڕازگۆنێ با ڕووی ڕاستەقینە دەرکەوێ وەلە بە شەفافی و وازح یعنی سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێم هەموو هەفتەیەک بێت ڕاستیەکان بە خەڵک بڵێ ڕاستەکان بەڕای گشتی بڵێ چی کردو لەگەڵ بەغا بیڵێ مەرج حەقیقەکانی بەغا چییە کە ئەوان ڕاستە خۆ نایڵێن و ناتوان جێبەجێ بکەن با بە ئێمە بڵێن تا ئێمەش زین هاوکاریان بین هاوکاری ئێستا بنمونە مەتارەکان هێزێکی اتحادی بیپارێزێ عەبادی ئەڵێ هێزێک هەر لە هەرێمی کوردستان بێ بەڵام بە ئەمری اتحادی هەڵسیەوە دانیشێ ئێمەنیش پێم وت بەڕێزەوە شورتە اتحادی هەیە لەوێ حرەسی حدودی نازام لەوێ دوو پرسیارماوە زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم سوڵتەیەکی اتحادیە ئەوانە لەوێن من مەبەستم ئەوەیە ئەو تا ئێستاش باس لە کۆمەڵێک مەرجەکە لە ڕواڵە تا دەستورین ئەگەر حکوومەت هێرێم شتێشکە با لە پشتی ئەم قسە دەستوریانەوە ناشارەوە و نادەستوریە و نەوتراوە با بیڵێ بە ئێمەش و بەڕای گشتیشی بڵێ بەس ئەمە بەم شێوەیە ناکرێت دکتۆر لە قسەکانت وا دەرەکەوێت کە حکوومەتی هەرێمی کوردستانی چەمەهەنگیەکی لەگەڵ ئێوە نییە وەکو نوێنەرانی کورد هیچ نەبێ سەرۆک فراکسیۆنەکان وایە؟ وڵا بەداخەوە نییە نەخێر ئێمە بواە هەفتانە تەوزیحات و بەیانات و ڕوونکردنەوەمان لە برانی حکوومەتی هەرێمەوە پێ بگەشتایە بەس بەداخەوە نییە وەکو پێویست ئەم هاوکاریە کۆتاپرسیارێکیان بە ئێمە بکردایە لە پێش وەڵامەکەم وەرگرتەوە حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە لەگەڵ هەماهەنگیتان لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا بێت نازانم کەی ئەو هەماهەنگیە دروستەکەن کۆتاپرسیارم زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم دکتۆر ئەوترێت کە نوێنەری سندوقی دراوی نێودەوڵەتی بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ئێوەشە لەگەڵ نوێنەرانی کوردیش دانیشتووە داوای کردووە کە پشکی کورد بە 10 تریلیۆن دینار لە بودجەی عێراق جێگە بکرێتەوە ئەگینا ئەوان قەرز نادەن بە عێراق و هەماهەنگی لەگەڵ عێراق و هاوکاری عێراق ناکەن زۆر بە کورتی وەڵامی ئێمەشم بیتەوە سپاس دەکەم تا ئێستش بەڵێ کۆبوونەوە کراوە لە ئوردون لەگەڵ سندوقی نەختی دەولی و بەنکی دەولی و ئەم بەڕێزانە سوورن لەسەرەوەی کە حکوومەتی عێراق پێویستە شایستەیەکی دارایی گونجاو بۆ هەرێم دابین بکە بۆی ئەوان مەرجی ئەوەی پێ تەمان کۆمەڵی مەرجیان داناوە تەنها ئەوە نییە ئەوان خۆیان کۆمەڵی ئینیان هەیە کۆمەڵی مەرجیان هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی لە هەموو شوێنێکی دنیا جێبەجێیەکەن پێوترێ structural adjustment policy یعنی سیاساتی تەکەیوفی هەیکەلی یعنی جارێکی تر ڕێکخستنەوەی ئابووری و وەزعی اقتصادی ئەو وڵاتە ئامانج لەم مەرجانە ئەساسەن خزمەت بە کەس نییە جگە لە نیظامی ڕەسمالی دەولی نەبێ بەڵام بەرحاڵ وڵاتانێک وەکو عێراق پێویستیان بۆ قەرزە هەیە و مەرجانی لەسەر سەپێن وان دێ لەو مەرجانە بۆ جەماوەری خەڵکی گشتی باش نین بەڵام ئەو یەکێ لەو مەرجە باشانەی کە ئێستا دایانناوە لەسەر عێراق بۆی قەرزی پێ بدەن ئەوەیە شایستەدارایەکانی هەرێم دابین کە بەشێکیش لەمە بالموناسبە پەیوەندی بە ئیستحقاقاتی ئەو کۆمپانیانەوە هەیە کە ئیلتیزاماتیان هەیە لەسەر هەرێمی کوردستان و ئەوان فشاریان کردو کە لێوە ئەو فشارە بکرێت لەسەر عێراق زۆر سپاس بۆ بەڕێز بەڵێ دکتۆر موسەنە ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پارلەمانی عێراق سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئەو کاتەی لە بەغداوە بە ئێمە بەخشی بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن
کاتێکی خۆش.